ئەو گیانەوەرانی کە لێرە بینیومانە بۆ نمونە وەکو بەرازە، ورچە، چقەڵە، ڕێویە، کەروێشکە، گورگە، پارەکە ورچیان بینیوە دوو برادر بە چاوی خۆیان لەم سنوورە بڵێ ورچیان بینیوە. گیاندارەکانی تریش مار هەیە وەکو خشۆکەکان، ئەوەی کە پێڵین ئێمە پێڵین مارمێلک هەیە، قۆڕی هەیە، شەوگەرد ئەوە لە ماڵایەوە بە تایبەت زیاتر، بەڵام لە دەرودەشتەکانی شەر لەوانە هەیە ئەوانە هەیە، کیسەڵ هەیە، بۆ نمونە ژیژک هەیە. باڵندەکان زۆرن بەڵام لەوانەیە ئێستا ناویان بیر نەبێ، با یەکسەر لە حەوزوانەوە بە زمانی کۆمەڵی خەڵک بڵێن لە ئێمە پێڵێن قژاکە. قژاکە هەیە، مریشکە ڕەشە هەیە، کەو هەیە، کۆتر هەیە، سوێسکە هەیە، بۆڵە جڕە هەیە، مە پێڵین بۆڵە لە نوعی چۆلەکەکان زۆر هەیە، حەوڕەنگ هەیە، ئەوەی هەنێ پێڵێ بووکە سوورە. ئەوەم بیر چوو باسی کەم لە خشۆکانە لە مارە چەند جۆرێک هەیە، ئەوەی من کە خۆم دیومە بە چاوی خۆم، ئەوەی کە پێڵێن کوڵە کوێرە، یا پێڵێن کوڵەوەی باب، کوڵە کوێرەم دیوە، ڕەژمارم دیوە، بۆرەمارم دیوە، شینەمارم دیوە، ڕقەمارم دیوە، زەردەمارم دیوە، تیرەمارم دیوە، ئەمانە من بۆ خۆم دیوە. ئەمانەی کە باسمان کرد ئەم داعباکێویانە تەبان ڕاویش ئەکرێن لەلایەن کەسانێکەوە، من بۆ خۆم یەکێکم لەو کەسانی کە ڕاوچیم نایشارمەوە، بەڵام کام ڕاوچی و چۆن ڕاوچی فەرقی هەیە، ڕاوچیەک بۆ ڕاوچیەک فەرقی هەیە. احترامەن بڕێکەیە کە پێڵێن ڕاوچی وەک ئەوەیە پێ بڵێ گۆشتخۆر، ڕاوچی نییە. اینجا شتێکم کردووە من بۆ خۆم، ئەمەم کردووە، هیچ کەسێک ناتوانێت ئەمە بکە، ئەمەم دروست کردووە، ناوی خۆمی لەسرە، ژمارەی خۆمی لەسرە، ئەو کاتێ ئەو کەوانە بەر ئەم ئەیکەمە قاچیان بۆی بچنەوە بۆ ئەو شاخە ئەگەر یەکێکی کە کوشتی بزانێت ئەمە ناوی دلێرە و ژمارە تەلەفۆنی دلێرە لە قاچی ئەم کەوە دلێر بەریاوەتەوە بۆ ناو سروشت. من ئەبەو شێوە ڕاوم بۆ خۆم ڕاوەکەم بەو شێوە ڕاوە، بەڵام بەداخەوە کەسانێکن بە شەو ڕاویانەکەن، بە تاپڕ ڕاویانەکەن، بە بچووکی لەسەر پێڵێن ڕاوە سەرکانی لە سەرکانی ڕاویانەکەن، بە کەوباری پێڵن کەوبار کەوی بچووک بە بچووکی ئەیانگرن لەو شاخانە، یعنی بە زۆر شێوەی ناشرین ڕاو ئەکرێن. بۆیە من ئەم کارەکەم ئەو کەوە ئەگرم بەری کاتێ بەریەم و ئەمەکەمە قاچی بە تاکید دەزێوەردانی سروشتە، بە تاکید ناشرینکردنی سروشتە، بەڵام شتێکی کوردیە لە زمانی کوردی خۆمانڵە چوەتە خوێنمانەوە، بەڵام ئینشاڵڵا ڕۆژێکە بێ وازی لێ بهێنین لە مناڵیەوە تێکەڵی بووین و لە خوێنمانایە. بەڵام هەدەفی من هەدەفێکی ترە کاتی ئەمەکەمە قاچی، ئەمەکەمە قاچی بۆی ئەگەر کەسێک کوشتی بە کوشتن بە شێوازێکی ناشرین ڕاوی کرد بزانێت کە ئەمە کەسێک بەریاوەتەوە، دەتۆش بەریەوەمانەوە. بۆ نمونە ئەگەر بێتە سەرەوەی بە کەڵگێت یان بە کەڵک نایەت بزانەوە بە کەڵک نایەت، چاک نییە بۆیە بەردراوەتەوە و ئەو شتێک کراوەتەوە قاچ، واتە ئەمە هیچ نییە تۆ سەری بڕیت گۆشتەکەی بخۆیت یانە هیچی تێ ناچێت، یعنی ئەمە هیچ نییە. ئەگەر باوەڕکە هەڵی سنگێنین 700 غرام نابێت، 500 غرام نابێت کەوێک، بۆ گۆشت نییە تەنها بۆ حەز و ئارەزووە. وە لێرەشەوە داوا ئەەکەم لە سەرجەم ڕاوچیانی کوردستان بە تایبەتی کە دەستپارێزی بکەن لە کەوت، تکاتان لێ ئەەکەم ڕاوی شەوارە، ڕاوی سەرکانی، ڕاوی تاپڕواز لێ بێنن، تکام هەیە لێتان ئەو ڕاوانە واز لێ بهێنن، شەرت هەر ڕاوی کەونیە، هەموو ڕاوەکان هەموو ڕاوێک تکا ئەەکەم وازی لێ بهێنن.